لە چۆڵی ژینە چیتە لاسەرچی لێم چووی بەقینە تەنیا جێت هێشتوم لە چۆڵی ژینە شوێ بەیادی ژینی ڕابردوو بەیادی گوڵ و عمری بابردوو شوێ بەیادی ژینی ڕابردوو بەیادی گوڵ و عمری بابردوو سەرێ بکێشە هەوارگەی وێران شفایەت بدا بەدیدەی شێران چیتە لاسەرچی لێم چووی بەقینە تەنیا جێت هێشتوم لە چۆڵی ژینە چیتە لاسەرچی لێم چووی بەقینە تەنیا جێت هێشتوم لە چۆڵی ژینە خۆشەویستەکەم ئەرامی جانم بینایی دیدەم ڕۆحی ڕەوانە خۆشەویستەکەم ئەرامی جانم بینایی دیدەم ڕۆحی ڕەوانە چیتە لاسەرچی لێم چووی بەقینە تەنیا جێت هێشتوم لە چۆڵی ژینە چیتە لاسەرچی لێم چووی بەقینە تەنیا جێت هێشتوم لە چۆڵی ژینە زۆر سپاس بۆ گولەک